دوای چەندین ساڵ لە ناخۆشی، لە کرێچێتی، لە خەم و خەفەت، لە ترس، مار، دوو پشک، جورج ئەمانە هەمووی لە خانوویەکی کۆنی شڕی لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی لە خانەوادەیەکی هەژاری نەخۆش کۆ بووە. خەوم نەبوو بەخوا کە هەڵەسام ئاومە خواردەوە هەر جرجەکەم بینی بەسا قاچمان ڕۆی. ئەمەیان ژووری میوانە، ئەوەی دواوە ژووری نووسنە، هۆڵێکە لەگەڵ مەدخەلێک و بەقێک و حەمام و تەوالێت و حەوشەی دواوە حەوشەی پێشیشەوە. ژیانمان چۆن بێ هەر گورە مەرگیە لە ماڵە. وەڵی زستانان کە ئەخەوین لەم ژوورە بڕوا بکە خەوم لێ ناکە نایاڵم بخەوین. چی نایاڵی بخەون؟ مار و مشک و جرج بەخوا بەژێر سەرینەکان ئاڕۆن. ئەوە زۆری تایە؟ ئەرە وەڵڵا لەوێ مشک و جرج لێبوو شەو نەمانێرە بخەوین. سە ئەم خانووە تازە هاتووینە لە ناوی دڵخۆش بووین بەمە لە گرێچێتیش ڕزگارمان بوو. خانەوادە هەژارەکان چەندین ساڵ لە کرێچێتی، لە ناخۆشی، لە نەهامەتی ژیان بەسەر دەبن. بەڵام کاتێک دەروی خێران لێ ئەکرێتەوە لە ڕێگەی ئێوەی خێرخواز و بەخشندەوە نەهامەتی و ناڕەحەتی و نەهەمواریەکانی ژیانیان بۆ ئەبێ بە خەندە و خۆشی. ماڵی کاک حامی 5 سەرخێزان بوون، بەڵام چواریان نەخۆش بوون. لەگەڵەوەشدا خۆتان بینیتان پێشتر لە خانوویەکی کۆنی داڕزاوی پڕ لە مار و مێرو ژیانیان بەسەر دەبرد. بەڵام ببینین لە ماوەی چەند مانگێک هاوکاری و دەستباریەکانی ئێوەی خێرخواز و خزم و کەسوکاری کاک حامی توانیمان ئەم خانوو جوانیان لە هەمان گەڕک بۆ بکڕین و بۆیان دابین بکەین.